زۆر جار بەهۆی گەرمی یاخود بەرزبوونەوەی پلەکانی گەرمە هاوڵاتیان ڕوەکەنە ئەو ناوچانەی کە ئاویتیایە یاخود ڕووبارەکان یاخود چەمەکان بۆی کە هەم کەشێکی جیاواز وەرگرن و هەم بتوانن مەلەوانیش بکەن. بەڵام ئایا مەلەوانی بۆ هەمن کەس گونجاوە یاخود هەموو شوێنێک هەموو ڕووبار و چەم و ئاوێک بۆ گونجاوە کە مەلەوانی تیا بکرێت. ئەم بابەتە گرنگە لە بەروەی ئێمە بینین ڕووداوەکانی خنکان ساڵانە چنێک زۆرە و زیادی شەکات بۆیە میوانداری بەڕێز دکتۆر حەتەم خۆشناومان کردووە کە مامۆسای زانکۆیە و پسپۆڕی مەلەوانیشە. دکتۆر بەیانیت باش بەخێر بێ ڕۆژێکی باش بۆیەوە. سپاس بەیانی وەش باش. زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێم بڵێ بۆچی مرۆڤ تووشی مەترسیە بێت لە ناو ئاودا؟ خۆی ئەو کەسانێک کە دەسەن ئەو ئەگەر مەلەوانی نەزانن بەڕاستی کێشیان بۆ دروستەبی بۆیە ئێمە دەبێت ئەو کەسانێک کە دەسەنە ئەو فێری مەلەوانی ببن چکە ئەو تایبەتمەندی خۆی هەیە ناکرێت هەموو کەسێک لە ناو ئاو بجوولێ بۆیە ئێمە ئێستا ئەگەر نەخۆشی کۆرۆنا هەیە هەمومان ڤاکسینمان لە خۆدا ئێمەش دەبێت ئەوانەی کەمەلە نازانن خۆیان بکوتن بە فێربوونی مەلەوانی تاکو تووشی کێشەی خنکان نەبن بۆیە پێویستە لە سەدایکان و باوکان هەر لە تەمەنی منداڵیەوە منداڵەکانیان بە کچان و بە کوڕان فێری مەلەوانی بکەن و داخلی دەورەی تایبەت کە خولی تایبەت بە فێربوونی مەلەوانی بکرێن بۆ ئەوەی لە داهاتوو کە گەورەبوون تووشی کێشەی خنکانیان دوور بکەونەوە لە خنکان. باشە دکتۆر زۆر جار کەسێک مەلەوانیشە مەلەوانی کردووە بەڵام لە ئاوە تووشی حاڵەتێکی مەترسیدارە بێت ئەمانە چۆنە؟ خۆی ئێمە هەمان ئەوانەی زۆر زارێ مەلەوانەکان لە ناو ئاو تووشی ڕەغبوونی ماسوولکە تووشی نەخۆشی لە ناکاو مەک بۆ نمونە جەڵتەی دڵە هەر نەخۆشیێک لەو نەخۆشانەیان ئەوانەی کە بە تایبەتی نەخۆش سەرعیان هەیە لە ناو ئاو تووشی ئەو هاتەدا من ناتوانانی کۆنتترۆلی خۆی بکە بۆیە دەبێت هۆی خنکانیان ئەو مەلەوانانی کە زۆر ماندوو دەبن ئاوەکە بۆتمون ئاوی ڕووبارەکانیان ئاوی دەریا کە زۆر خێرایە شەپۆلی زۆرە توانای نامینێ بۆیە دەبێت هۆی خنکان بەڵام ئەوەی کە ئەوەی کە مەبەستمانە خنکان بە شێوەی گشتی ئەو کەسانن کە دەستە ناو ئاو و مەلەش نازانن یان شارەزایان نییە لەو شوێنێک کە مەلەی تێدا بکەن بۆیە تووشی کێشەی خنکان دەبن. باشە کام ئاو زیاتر گونجاوە بۆ مەلەوانی بۆ ئەو کەسانە کە مەلەوانن بۆ ئەو کەسانش کە شارەزاییان نەبێ ئایا ئاوی ڕووبار کە بەردەوامی ئەڕواوەتی ئەگەر بڵین ئاوەکەی تیشڕەوە گونجاوە بۆی کەسەکان مەلەی تیا بکەن؟ خۆی مەلەوانی مەبەست لە مەلەوانی وێ بۆ خۆشی کات بەسە بردنە بەداخەوە خەڵکانێکی زۆرەوانی بە تایبەتی لە مانگەکانی هاوین کە دەستنە دەرێ سەر ئاوەکان لەوێ شوێنی مەلەکردن نییە بەڕاستی ینی سڵبارەکان و سەر ئەو ڕووبارانی کە هەمانێمە بەداخەوە ئاوەکانی ئێمەش بەشی هەرە زۆریان ئاوەکە ڕۆن نییە لێلە ینی بن ئاوەکە دیار نییە ئایا قوڵی چەندە چ تێدایە لەژێر ئاوەکە بۆیە ئەوانەی کە دەسە ناو ئاو شارەزاییان نییە لە مەلەکردن لە دەرەوەی لە ناو ڕووبار بۆیە دەبێت شارەزابی بۆیە باشترین شوێن لە بۆ ئەنجامدانی مەلەوانی ناو مەلەوانگەکانە چونکە ئاوەکە وەستایە و ڕزگارکەری لێیە قوڵی ئاوەکە دیارە چەندە و کێشە بۆ کەسەکە دروست نابی بەڵام بەتاخەوە ئەوانەی کە دەستنە خەڵک دەسێتە سەفرە بۆ دەستە کەش بۆ خۆشی دەچی نازانم ینی سوودی چییە دەسن لەوێ کەسێک یان دەستە ناو ئاویان دەستە نزیک ئاوەکان بە تایبەتی ئەوانی منداڵان هەیە زۆر هەڵەیە لە ئاو نزیک دەبنەوە زۆر منداڵەکان ڕناوەسن دەکەونە ناو ئاو اینجا ئەوانەی کە لە ڕووبارەکان دەخنچێن هۆکاری یەکەم ئەوەیە کە شارەزاییان نیە لە ئاوەکە قوڵی ئاوەکە چەندە خێرایی چەندە خۆی ئەگەر ئاو خێرا بوو نابێت و ینی بەعکسی ئاوەکەی بڕۆی دەبی خۆت شتکەی تا لە شوێنێک بچێ دەرێ بەس نهێری ئاو سەر بستە ناو ئاو بەڵام ئەگەر لە مەلەوانگەی بە کەیفی خۆت مەلە دەکەی لە شوێن لە هەر شوێنێک کە حەزت لێبی بۆیە ئەو کێشانی کە دروست دەبن ینی ئەو حالەتانی کە خنکان ڕوودایە بەشی هەرە زۆری تقریبا دەتان بە لە 195 لە دەرەوەی مەلەوانگە بووە لەناو مەلەوانگە ڕێژەی خنکان زۆر کەمە بۆ چونکە ئاوەکە منقیزی لێ ڕزگاکەری لێ و هەروەها قوڵی ئاوەکەش دیارە. ڕاستە دکتۆر دروستاڵن منداڵ کە لە دایکە بێ مەلەوانێکی باش بۆ لەسکی دایکە هەتوانی هەر لەو کاتەوە تۆ ڕاهێنانی پێ بکەیت و بەردەوامی پێبەی بەو مەلەوانی کە هەی بۆ لە سروشتی خۆیەوە؟ بەڵێ چونکە منداڵ کاتی لەناو سیدا شتی لەناو چیسێک ئاوە کە ئەنەمە مەلە دەکە بۆیە حالەتێکمان هەیە لە دایکبوونی منداڵان لە ناو ئاو دەکرێت بۆیە وا باشترە منداڵ لە تەمەنی بچوشی ینی لە ساڵە کەمتر لە ساڵ دەکرێت فێرە مەلەوانی بکرێ
و باشترین کاتیشە بۆ ئەوەی لە تەمەنی بچوشی لە منداڵی فێر بکرێ چونکە ئەو منداڵ ئەگەر فێر نەکرات چەند گەورە بی ترسەکەی لە گەزیات دەبیتن کە گەورە بوو ئەو کای دەبێتە گرێکی گەورە ناتوانانی بە ئاسانی بستە ناو ئاو. دروستە باشە ئەو مەلەوانگانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان تا چەند دروستە تا چەند لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی مەلەوانیەوە گونجاوە بۆی کەسێک یاخود بتوانێت مەلەی تیا بکات. هەر پێش ئێستا وتم باشترین شوێن لە بۆ ئەنجامدانی مەلەوانگەکانە. ئەلحەمدا زۆر باشە ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ژمارەی مەلەوانگەکان زۆر باشە زۆرە خەڵک دەتوانێت سوودیان لێ بینیتن ئەو کاتەی فەراغی کە هەیەە یان بۆ خۆشی یان بۆمە بەستراهێنان دەتوانن بستن سەردانی مەلەوانگەکان بکەن بە شێوەی گشتی مەلەوانگەکان ڕێنمایی تەندروستی پەیڕەو دەکەن هەرچەند هەندێک کەم و کووری هەیە لە دروی تەندروستی بەڵام بە شێوەی گشتی باشە. باشە مەلەوانی وەرزشە خود ئەتوانین بڵێن وەکو چارەسەرێکی پزیشکیشە. خۆی ئێمە مەلەوانی لە بۆ چەند بوارێک بەکاردێنین. بواری یەکەم کە بەشی هەرە زۆری خەڵک لەسەر ئاسی جیهان بەکاریدێنی بۆ خۆشی مەلەوانی بۆ خۆشی دەکەن اینجا مەلەوانیمان هەیە بۆ پێش برشێ بۆ بەشداریکردنی پێش بچێ نێودەوڵەتەکان مەلەوانیمان هەیە بۆ چارەسەر وەکو چارەسەر بەکاری بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی بڕبڕی پشتیان هەیە جۆمگەکانیان هەیە ئەمە باشە تا چەند کاریگەری هەیە ئەوەی کە بۆ چارەسەر بەکاری هێن. خۆی ئێستا ئاراستەی پزیشکی ئەوانەی کە نەخۆشی بڕبڕی پشتیان هەیە هەمویان ئاراستیان لە بۆ بابرێن چارەسەری ئاویان لەناو ئاو هەمویان ئاراستەکان بۆنە ئاو دەکەن حتا بۆ لایەنی دەرونی ئێستا مەلەوانی بەکاردێ بۆ چارەسەری لایەنی دەرونی و مەلەوانی بە تایبەتی ئەوانەی کە خاوەن پێداویستیان بن تایبەتەنیان ئەوانی کە تووشی پێکان دەبن لە کاتی چارەسەر گەرانەوەیان بۆ سەر وەرزشەکەی خۆیان دەیان بە لەناو ئاو ڕاهێنانە پێ دەکەن. باشە لەبەر چییە دکتۆر کە ئەو کەسانی بۆ نمونە کێشەی بڕبڕەکانی پشتیان هەیە یاخود ماسوولکەکانیان هەیە هۆکاری چییە بە مەلەوانی چارەسەر دەکرێت؟ بەڵێ خۆی ئێمە کە ڕادەوەسی بە شێوەی بابەتێن بە شێوەیەکی ئامودی ڕادین پاڵەپەست و هەم لەسەر بڕبڕی پشتە بەڵام کە دەچێن ناو ئەو بابرێن بڕبڕی پشت فەخەراتەکان لێک دەکشێ بۆیە وەکو ئیسلاحەت بەکاردێ وەکو چارەسەر بەکاردێ بۆ بڕبڕی پشتیانی پاڵەپەستۆ لەسەر بڕبڕی پشت نامینێ لە ناو ئاو وەکو چارەسەر بەکاردێ. باشە دکتۆر زۆر جار کەسێک لە سەرتا شۆباسیەوەم کرد تووشی حاڵەتێکی ئەکتوپڕە بێ لە ناو ئاوە چۆن بتوانێت باڵانسی خۆی ڕابگرێت یان ئەوەندەی خۆی لە توانای دابێ خۆی چارەسەری بکات. خۆی کێشەی گەورەی ئێمە کە دەمانەوە وەکو مامۆستایانی زانکۆ دەمانەوێت قوتابیان فێرە مەلەوانی بکەن کێشەی گەورەی ئێمە کە دەمانەوێت کەسێک فێرە مەلەوانی بکەن ترسە کەسەکە دەترسێ ئێمە یەکەم شت کە لەگەی دەست پێ دەکەین لابرنی ئەو ترسێ لە ئاو هەر کاتێک هەر تاچێک لە تاکەکان ترسی نەما لە ئاو ئۆتۆماتیشیان بەخۆی فێر دەبی اینجا فێربوونی هەڕەمەچیمان هەیە و فێربوونی زانستیمان هەیە کە ئێمە لە کۆلێژ پەیڕەوی دەکەین لە بڕێ بە شێواکی زانستی فێران دەکەین و ئەو کەسانێک کە دەکەمە ناو ئاو تەنها هۆکارێک کە دەبێتە هۆی خنکان کە مشەوەش دەبی ینی لی تێک دەچی نازانین چ بکە بۆ ئەم داوا لەو کەسان دەکەم ینی دووربی ئینشاڵڵاوان کەس ناکات بەس ئەوەی کەتە ناو ئاو هەوڵ بدا خۆی مشەوەش نکات چونکە کە مشەوەش بووی کۆنتترۆلی خۆ دەدەست دەدەی نازانین چ دەکەی نازانی چۆن لە چ کاتێک هەناسەوە بگری دەستت چ لێ بکەی بۆی باشترین شت ئەوەیە کە خۆت مشەوەش نەکەی هەتا پێت بکرێ مقاومە بکە بەڵکم کەسانێکیان ئاوەکە فڕە بدات دەریان کەسێک بگاتێ لە خنکان ڕزگارت بکە. باشە ئەبینین ئامارەکان ساڵ بە ساڵ ڕوو لە هەڵکشانە و زۆربەی قوربانیەکانیش یاخودۆ کەسانەی کە لە ئاوە خنکاون گەشتیارانن ئەمە هۆکاری چییە؟ هۆکاری سەرلەشی دەگەێتەوە بۆی کە ڕۆژی میریان نییە لەسەر مەلەکردن لە شێ بکەن کە دەچەند بۆ سەفرە چووی ینی ئامانزی ئەو کەشتیارانە مەلەکردن نییە ئامانجانەوەیە لە شوێنێک بستن شوێنێشیر بۆ ئەوەی کاتێک بەسە برن بۆ ئەوەی لە پاڵە پستۆی لە ناو شارەکان دوور بکەونەوە بستن شوێنی گەشتاری بەڵام کە بەداخەوە کە دەچن لەوێ دەستە ناو ئاو لە ئەنجامدا کارەسات ڕوو دەدات اینجا منداڵێک دەخنچەیەکە دەیوێت ڕزگاری بکە ئەویش دەخنچێ دایکێک هاوڵ دەدا بی ڕزگاری کە دایکەکە دەخنچێ چەندەها حاڵەتی وامان هەبووە و سا بەداخەوە کە بوویتە هۆی ئەوەی جان لە دەستانی چەند کەسانێک کە ویستیان هەوڵ بدەن ڕزگاری بکەن. باشە دکتۆر مەلەکردن یاخود لە ئاودامانەوە ئەگەر بۆ چارەسەری تەندروستی بێت پێویستەکە ئاوەکە لە چ دۆخێکا بێت واتە سارد بێت یاخود ئاوێکی مامناوەند بێت. خۆی ئێمە لە کاتی فێربوون ینی بابرێن ڕێژەشی تایبەتمانێ دەرەجەسی حرارەی تایبەتمانەیە لە نێوان 24 تا 28 پلەی سەدیبی
بەڵام لە هاوینان کەمتر لە هاوینان تا دەگاتە 25-26 لەو دەور و بەرەوی اینجا ئەو ئاوە ئەگەر بەخۆی ئاو بۆچی وەکو چارەسەر بەکاری پێشتا باسم کرد ئەمە لەناو ئاو ئەو شەپۆڵانێکە بەدەستەی مرۆڤ دەکەویتن وەکو شێلانە لەگەر ئەوەش دەرەجەی حرارەی ئاو پلەی گەرمی ئاوەکەش گەرمە بۆیە ئەم دوان یارمەتی دەرە هەم ئاو شێلا ئاوەکە کە شێلانە و هەروە لەگە پلەی گەرمی ئاوەکەش دەبێت هۆی چارەسەری نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیەکانی بربڕی پشت و بۆ خەمۆچی ئەوانەی کە دوور مەسەرەن کێشەی دەرونیان هەیە یان دامبە ناو ئەو چکێمە کە دەچێن ناو ئاو هەموو گرفتەکانی سەروشکانی لەبیر دەکەن تەنها خەمی ئەومانە چۆن لە ناو ئاو بجوڵێ باشە بۆ کاتی مەلەکردن چ ئاوێک ئاساییە زۆر سارد بێ یاخود ینی بەپێی وەرزەکە دەگۆڕێ ئەگەر لە زستانان بی دەبێ ئاوەکە و چی گوتم لە نێوان 24 تا 28 بیتن بەڵام بێگومان لە هاوین کەمە کەمتری باشترە باشە بۆ کەسانی کە ئەیانەوێت فێری مەلەوانی ببن ماوەی چەندێکیان پێویستە چۆن بتوانن کۆنتترۆلی خۆیان بکەن لە ئاوە چەندێک تەحمل بکەن تا فێری مەلەوانیە بن ئێمە ئەگەر لە ڕووی زانستیەکە بیتن ئێمە دەتوانین بەدە کاتژمێر کەمتر لە دە کاتژمێر فێرە مەلەوانیان بکەین لەسەر یەک دە کاتژمێر بەڵام کەسێک ئەگەر لۆی نەگونجایانی بێت بەشداری خولێکی ڕاهێنانی یان فێربوونی مەلەوانی بکە دەکرێت بە خۆی فێری بەڵام پێویستی بە کاتی زیاترە چکە ئێمە بەڕوو بانی بە کەمترین کات ینی بە کەمترین کات زۆرترین خەڵک فێر دەکەین لە ڕووی زانستیەوە بەڵام ئەوانەیە کە بۆی ناڕەخسێ ینی دوورە دەستا لە دەرەوەی شارە ئەو کات دەتانی بۆ خۆی هەوڵ بدا بەڵام فێربوونیوی فێربوونەشی درەنگتر فێر دەبی بەڵام ینی فێربوونەکە شێوەشی زانستی لە خۆی ناگری باشە دکتۆر گرنگترین بنەمای فێربوونی مەلەوانی چییە؟ گرنگتریان لە ئاو نەترسی نەترسێ بڵێ هەر کەسێک لە ئاو نەترسێ هەر کەسێک لە ئاو نەترسا چۆن بتوانێ ئەو ترسە نەهێڵی خۆی ینی دەبێ ئەو کەسە ینی کە دەستە ناو ئاو وا بیر بکاتەوە ینی لە ڕێگای چەند تەمارینێک ئێمە بەکارێنین هەوڵ دەدەین ئەو ترسەی کە لە ناویتی دوور بخەینەوە ینی من لە مێشتی خۆم ئیشەکەم گەورە کردیە کە ئەنەما کە بسمە ناو ئاو دەخچێم یەک ڕاستەوە هەواش نییە کە دەستیان ئاو بەس بزانین چۆن تەعامل لەگە ئاو دەکەی ئاو بخۆی ئاو کەیفی بە کەسی ینی ڕق دێ ئەوەی خۆی ڕقکە لە ناو ئاو خۆت ماسوکان ڕقبی ناو ئاو دەچێ خوارێم خۆت شتکە لە ناو ئاو ماسوکان خاوبی دێسەر ئاو بە دکتۆر حەتەم دروستاڵن ئاو چۆن مامەڵەت دەگەڵ کرد ئاوە مامەڵەت لەگەڵ دەکاتەوە خۆت ڕقکەویش ڕق ئەبێت چون دەبێت لەگەڵ تا دەچێشتە خوای دەخنچێ دکتۆر حەتەم خۆشناو زۆر سپاس مامۆسای زانکۆ و پسپۆڕی مەلەوانیان بەیانە لەگەڵ مام بووی بەرنامەکە دەوڵەمەند کردین زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزی سپاس.